بۆ یەک لایکردنەوەی کێشەکانی کەرکووک و یەخستنی هەڵوێستی لایەنە سیاسیەکانی شارەکە بەرامبەر بەغدا نوێنەرانی کورد و تورکمان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە دوای پشتیوانی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەگەڕێن تاوەکو پشگیریان بکرێت لەو هەڵوێستەی بەنیازن لە مانگی داهاتوودا ڕای بگەێنن. نوێنەرانی تورکمان لە کەرکووک دوای دیداریان لەگەڵ سەرۆکی پەرلەمەن و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێن نامانەوێت لە کورد دوور بکەوینەوە. کورد هیچ قرار نامانەوێت کورد بەبێ گفتوگۆکردن لەگەڵ ئێمە هیچ بڕیارێک بدات. ئێمە هیچ شتێک بەبێ گەڕانەوە بۆ کورد ناکەین. ئەمەمان بە نێچیروان بارزانی و سەرۆکی پەرلەمانیش گوتووە دەمانەوێت لەگەڵ کورد بین، کوردیش با لەگەڵ ئێمە بێت، پێکەوە چارەنووسی کەرکووک دیاری دەکەین. لیستی برایەتی کە نوێنەرانی هەموو پێکهاتەکانی کەرکووکی تێدایە ماوەی چەند ڕۆژێکە ڕوویان کڕۆتە سلێمانی و لەگەڵ لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان پرسی گەڕانەوەی کەرکووکیان خستۆتە ئەجندای سەردانەکەیان و بە دوای پشتیوانی دەگەڕێن تاوەکو ئەو بابەتە بخەنە دەنگدانی نێوە ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە. ئەوە تا ئێمە سەردانی هەموو سەرکردە سیاسی کوردیەکانەکەین بۆ پشتگیریکردنی شاری کەرکووک و دەربازکردنی لەو قێرانی کە سەپی تێپەڕەوێ بۆ گەڕانەوەی کەرکووک بۆ هەرێمی کوردستان. ئەوەی ئەرکیشە لەسەر ئێمە وەکو کەرکووکی و لەسەر پەرلەمانی کوردستان و پەرلەمانی نوێنەرانمان لە پەرلەمانی عێراق چییە ئەو ئەرکانە دەستنیشان کرێ. لایەنە سیاسی عەرەبیەکانی کەرکووک سەردانی کورد و تورکمانەکان بۆ هەرێمی کوردستان و ئەنجامدانی کۆبوونەوە دیدار بەرز دەنرخێنن، بەڵام ئەوان گلەیی لە سەرکردایەتی کورد دەکەن تاوەکو ئێستا بانگێشتی عەرەبەکانی کەرکووکی نەکردووە بۆ چارەسەرکردنی کێشەکانی شارەکە. لم تظهر أي مبادرة من الأخوة الكرد. هیچ دەست پێشخەریەک بۆ ئێمە نەنێراوە لەلایەن کوردەوە. هیواداری هۆکاری ئەمە فەرامۆشکردنی عەرەب نەبێت. ئێمە دوورەپەرێز نەبووینە تاوەکو لەبیر بکرین بۆیە گلەیی بێت لە سەرکردایەتی کورد کە برایەتی ئێمەیان لەبیر کردووە. نەناردنی بووجە و نەبوونی دامەزران و فەرامۆشکردنی کەرکووک لەلایەن حکوومەتی عێراقیەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووکی گەیاندوتە ئەو بڕوایی لە ڕێگای نووسینەوەی پرۆژەی یاسایە کەرکووک بخەنەوە سەر هەرێمی کوردستان و ئێستا سەرقاڵی کۆکردنەوەی پاڵپشتین بۆ ئەو پرۆژەیە. سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ بەشێک لە وڵاتانی جیهان باسی لەوە کردووە کە دەیەوێت کێشەی ئەم شارە لە ڕێگای گشتپرسیەوە چارەسەر بکرێت و دەوترێ بەشێک لە وڵاتانەش گڵۆپی سەوزیان بۆ هەڵکردووە. ئێستا ئەرکەکە لەسەر شانی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە، هەر بۆیە ئەندامانی و لایەنە سیاسیەکانی نێو ئەنجومەنە بایکۆتی ڕێگاکانی باشووری عێراقیان کردووە و ڕویان کردوتە هەولێر و سلێمانی تاوەکو کێشەکانی ئەم شارە چارەسەر بکەن. هیوا حوسامەدین ڕووداو.